دوای ئەوەی وەزارەتی پەروەردە بۆ ئەم ساڵی خوێندن بڕیاریدا ڕۆژانی شەمە لە سەرجەم قوتابخانە و ناوەندەکانی خوێندن بکرێتە پشووی فەرمی. بڕیارە هەفتەی داهاتوو شێوازی دابەشکردنی وانەکان بۆ قوتابخانەکان بنێردرێت و بڵاویش بکرێتەوە. لەو بارەیەوە وەزیری پەروەردە ڕایگەیاند پرۆگرامەکانی خوێندن وەک ساڵانی پێشوو دەبێت، تەنیا پشووی ڕۆژی شەممەی بۆ زیاد دەکرێت. ڕۆژانی شەممە پشووە ڕێبەری بە شەوانەکانمان ئامادە کردووە بە زووترین کات بڵاویەکەینەوە و دیاریەکەین کە شێوازی داوامیش لە هەفتەی ئایندەیان پاشتر شێوازی داوامیش لە قوتابخانەکان چۆنە بێت ئینشەڵا گرفتێکمان نابێت. پرۆگرامەکانی خوێندن و خۆیان بەردەوا ببن. کەمێک ساڵی خوێندن درێژترێکە بێتەوە بەڵام ڕۆژانی شەمان داوام نابێت. یەکێتی مامۆستایانی کوردستانیش لەسەر ئەو پرسە دەڵێت پێویستە هەر بڕیارێک کە دەردەچێت پێشتر هەڵسەنگانی بۆ بکرێت. زیادکردنی ڕۆژانی پشوو نابێت کاریگەری خراپی لەسەر پەروەردە و فێرکردنی قوتابی هەبێت. خۆی هەموو بڕیارێک پێویستی بە هەڵسەنگاندن هەیە بەرلەوەی بڕیارەکە دەربچێ بێ هەڵسەنگانی بۆ بکرێتن. هیوادارم جەنابی وەزیر کە بڕیاری لەسەرداوە ئەم بڕیارە بە شێوەیەکی ورد هەڵسەنگانی بۆ کرابێتن. بەلایانی کەم نابێ ڕۆژانی شەممە کە کرایتە پشوو نابێت تەسیر و کاریگەری لەسەر کەمکردنەوەی مەنهەج هەبێتن یان کاریگەری لەسەر خودی قوتابی هەبێتن بۆ فێربوون. بەڵام ئەبێ مەنهەجی ئەم ساڵە تەواو بکرێت بە قوتابی بۆی تەسیر و کاریگەری لەسەر خوێنی قوتابیان نەبێ و تەسیر و کاریگەری لەسەر خودی ڕەوشی پەروەردەش نەبێتن لە هەرێمی کوردستاندا. ئەم بڕیارە لە کاتێکدایە کە تا ئێستا بەگشتی کێشەی دووداوامی و سێداوامی لە ناوەندەکانی خوێندنبوونی هەیە. ساڵی ڕابردووش 139 قوتابخانە لە هەرێمی کوردستان سێداوامیان تێدا کراوە. هەروەها گرفتی کەمی مامۆستا هەیە بە شێوەیەک لە کۆی 160,000 مامۆستا بۆ 1,700,000 قوتابیە کە لەو ڕێژێش زیاتر لە 30,000یان مامۆستای وانەبێژن. گەیلان سابیر، کەناڵی پێام، هەولێر.